لە پێشدا سپاس بۆ خوای گەورە کە ئەمڕۆ توانیمان یەکەم دەست پێ بکەین بەوەی بە یەکەم ڕۆژی وەرگرتنی گەنمی جوتیاران ئێمە لە پێشدا ڕامان گەیاندبوو کە لە 25 مانگەوە دەست دەکەین بە وەرگرتنی گەنم بەڵام لەبەرەوەی دەست بە درێنە نەکرابوو ئەمڕۆ یەکەم ڕۆژی وەرگرتنی گەنمە لە شاری هەولێر بۆ خۆتان بینیتان کە بارهەڵگرەکان هاتنە ناو سایلۆ و دەستکرا بە وەرگرتنی نموزەجی ئەو گەنمە بۆ ئەوەی فەحس بکرێت هەموو قۆناغەکانی فەحسەکەی تێپەڕاند خۆشبەختانە گەنمێکی باش دەرچوو بە ئەوەی چەند ساڵە پێمان دەبوو دەرەجە یەک دەرچوو و هیوادارین کە هەموو گەنمەکانەوە بە پاک و خاوێنی بێنە ناو سایلۆ و داواکارین لە خوای گەورە کە ئەم ساڵ بڕ و داهاتی گەنم زۆر بێ و لە ساڵانی پێشتر باشتر بێ و ئەوەی باسیشتان کرد لە دەربارەی پارەکە بەڕێ پارەکە زۆر بە خێرایی دەدرێت و بڕێکی لە ئێستاوە بڕێکیش لەو پارەیە هاتوۆتە سەر حسابی وەزارەتی بازرگانی بۆ ئەوەی دیدەن بە هاوڵاتیان بەوانەی کە گەنمەکانیان تەسلیم دەکەن کاکە هەر هەمووی وەردەگیرێ بەڵام پرسیارێکی کرد دەربارەی ساڵی 2014 پێم وایە وەڵامەکەی وەرنەگرت بۆ هاوڵاتیان بۆ جوتیارانی بەڕێز نەوڕوونکردنەوەی بدەم ئێمە پێشتر ژڵامان گەیاندەمون و ئەو بابەتە لە مێژە کاری لەسەر دەکرێت لە مێژە لە هەموو لایەکەوە هەوڵدرا ئەو بابەتە بکرێتە ناو بودجەی ساڵی 2022 حکوومەتی فیدرالی بە خۆشحالیەوە ئەو بڕیارە دەرچووە کە بکرێتە ناو بودجە ئینشاءالله ئەگەر بودجە لە پەرلەمانی عێراقی ڕۆیشت ئەو پارەی 2014 لەوێ جێگیر دەبێت و دەدرێتەوە برە جوتیارەکان